بەڕێزان سەبارەت بە هەڵبژارنەکانی ئەمریکا لە ویلایەتی ئۆهایۆ لە ئەمریکا سەرکەوت شەمسەدین پەیامنیرمان لەگەڵمان دەبێت. هەروەها لە واشنتنەوە خەسرە و ئەڵماسی شارەزا لە کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەبارەت بە کاردانەوەکانی هەڵبژارنەکە لە وڵاتانی ئەوروپا. هەڵمەت حسێن پەیامنیرمان لە ستۆکهۆلمەوە لە سویدەوە لەگەڵمان دەبێت. سەرەتا دیمە لای تۆ سەرکەوت با لەوە دەست پێ بکەین گرنگی ویلایەتی ئۆهایۆ لە هەڵبژارنەکاندا چییە کە تۆ ئێستا لەویت؟ بەڵێ شوان ویلایەتی ئۆهایۆ لەناو ئەو نۆویلایەتەیە کە لە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا ئەتوانن هاوکاری ئەوکانی دەبکەن کە ئەچێتە کۆشکی سپی بەهۆی ئەوەی ئەم ویلایەتە یەکێکە لە ویلایەتانەی کە هیچ پارتێکی سەرەکی تیایدا زۆرینە نییە لە نێوان هەڵبژاردنێک بۆ هەڵبژاردنێکی تر دەنگدەر لەسەر ئەو پرسانەی کە بەلایەنەوە گرنگە دەنگەدەن نەک لەسەر بنەمای لایەنداریان بۆ حیزبەکان. لەبەرەوە ئەم ویلایەتی ئۆهایۆ ڕۆڵی سەرەکی هەبووە لە 29 خولیدا ڕابردووی سەرۆکایەتی ئەمریکا توانیوتی 27 جاریان خەڵکی ئۆهایۆ ڕۆڵی سەرەکیان هەبێت لە یەکلایکردنەوەی ئەو کاندیدەی کاچێتە کۆشکی سپی. لەبەرەوە بایەخێکی زۆری هەیە و تیمی NRTش ئێمە هەماهەنگی تەواومان لەگەڵ بۆردی هەڵبژاردننی ویلایەتەکە کردووە لەگەڵ ناوچە جیاوازەکان تاوەکو بتوانین زانیاری ورد بۆ بینەرەکانمان بگوازینەوە و لەگەڵ خەڵکی شاو کەسانێک کە بەژایی دەنگدانیان کردووە ئەمڕۆ دوێنێ تاوەکو ڕۆژی هەڵبژاردننی گشتی گفتوگۆی جیاواز ئەنجام بدەین تاوەکو بتوانین زانیاری باشترین زانیاری و ڕای گشتی شەقامی ئەمریکی تەبەتی لە ویلایەتی ئۆهایۆ بۆ بینەرەکانمان بگوازینەوە باشتر لە هەڵبژاردنەکانی ئەمریکا تێبگەین لەبەرەوەی پرۆسەیەکی یەکجار ئاڵۆزەوە پێویستی بە ئیشکردنی جیاوازتر هەیە و پێچەوانەوە ویلایەتی ئۆهایۆ ڕۆڵی گرنگتری هەیە لە واشنتن لە ڕووی هەڵبژاردنەکانەوە هەم لەبەرەوەی ژمارەی دانیشتوانەکەی زیاترە و ڕێژەی دەنگی زیاترە بۆ هەڵبژاردننی سەرۆکاتی ئەمریکا کە 18 دەنگە لە کاتێکە واشنتن تەنها واشنتن دیسی تەنها 3 دەنگی هەیە و وەکوتیشم لە ڕووی سیاسیەوە لەسەر هیچ پارتێکی سیاسی حسێب نییە و دەنگدەرەکانیان بە پێی هەڵبژاردنەکان دەنگی خۆیان ئەگۆڕن. بەڵێ شوات باشە سەرکەوت لەسەر هەڵبژاردننی تایبەت زانیاری وردتر بگوازیتەوە بۆ بینەرانی ناوچە. بەڵێ هەڵبژاردنەکانی دەنگدانی پێشوەخت کە لە زۆرێک لە ویلایەتەکانە دەستی پێکردووە نزیکەی 42 ویلایەت بەپێی یاساکانی ویلایەتەکان کە یاسای هەڵبژاردن بەپێی ویلایەتەکان داهەندرێت لە ئەمریکا لە 42 ویلایەتە دەنگدانی پێشوەخت دەستی پێکردو هەندێک ویلایەت 45 ڕۆژ پێش هەڵبژاردننی گشتی بەڵام هەندێک ویلایەتی وەکو ئۆهایۆ تەنها 2 هەفتە پێش هەڵبژاردنەکان و هەتاوەکو ڕۆژی دووشەمەش ئەو دەنگدانە بەردەوامە بێ. دەنگدانی پێشوەختەکە بە شێوەیەکی گشتی لە ویلایەتی ئۆهایۆ هیچ بربەستێک نییە هەموو کەسێک ئەتوانێت دەنگدانی پێشوەخت بچێت بۆ دەنگدان بەڵام تەنها لە هەموو شارێک لە ناو ویلایەتەکە هەموو شارێکی بچووک تەنها یەک بنکەی دەنگدان هەیە. ئەوەی کە دوێنێ لە شاری سینسیناتی ئێمە چاودێریمان کرد بە شێوەیەکی گشتی خەڵکی جیاواز باگراوەندی جیاواز لە کەمینەکان لە هاوڵاتی سپی پێست ئاستی خوێنەوەری جیاواز بەشداری دەنگدانەکان کرد و هێڵی دوور و درێژی دەنگدەرەکان تا ڕادەیە جێگەی سەرنج بوو بەلای ئێمەوە کە بەو ڕادەیە خەڵک نزیکەی زیاتر هەندێک دەنگدەر زیاتر لە سەعاتێک بوو پێش ئەوەی بنکەکە بکرێتەوە چاوەڕوانی کردنەوەی بنکەی بۆی دەنگی خۆی بداوە حماسێک لە ناو دەنگدەرەکانە ئەبیندا و بەپێی وتەی بەرپرسانی ئەو بنکەی هامڵتن کە ئێمە قسەمان لەگەڵا کرد هەتاوەکو ئێستا ڕێژەی بەشداریکردن خەڵک لە دەنگدانی پێشوەختە زیاترە بە بەراورد بە هەڵبژاردننی 2012 و خەریکە نزیکی شەبێتەوە لە ئاسی 2008 کە 2008 تا ڕادەیەک زۆرتر بوو لە ویلایەتی ئۆهایۆ. کەمپینەکانیش تا ڕادەیەکی زۆر کاریگەری هەیە لەسەر بەشداریکردنی زیاتری هاوڵاتیان هەندێک لەو کەسانێک کە ئێمە دوانمان شوان باسی وایە کرد کە ئەم هەڵبژاردنە هەندێکیان لە 20 ساڵی ڕابردووە هەندێکیان لە 10 ساڵی ڕابردووە بەشداری هەڵبژاردنیان نەکردبوو بەڵام ئەیانویست لەم هەڵبژاردنە بەجددی بەشداری بکەن هەندێکیان کاریان بەجێ هێشت بوو کاتبوون بۆ بنکەی دەنگدان فرەڕەنگێکی زۆریش ئەبینرا لە نێوان پشتگیریکەرانی ترامپ و هیلاری کلینتن. دیارە لە پرۆسی هەڵبژاردن لە ئێستایا تەنها بۆ سەرۆک و جێگرەکەی ناکرێت شوان خەڵک لێرە دەنگ ئەدا بۆ چەندین نوێنەری جیاواز هەڵبەت بەپێی شار و ویلایەتەکان جیاوازە بەڵام لە ئۆهایۆ نزیکەی 30 کەس خۆیان هەڵبژاردەوە بۆ پۆستی جیاواز هەر بۆ نمونە خەڵک دەنگ ئەدا بۆ لەسەر دیاریکردنی بەرپرسی بۆردی پەروەردە لە شارەکەیان نەک تەنها لە ویلایەتەکە. ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی ویلایەتی ئۆهایۆ کە ئێمە ئێستا لە بەردەم بینایی ئەنجومەنی نوێنەرانی ویلایەتی
ئۆهایۆیان دیسانەوە ئەوانش خۆیان هەڵەبژێرن هەندێک لە ئەندامانی ئەنجومەی نوێنەرانی ئەمریکا کە لە کۆنگرس لە واشنگتن دیسان ئەوانش خۆیان هەڵەبژێرن ئەم ویلایەتە سێناتۆرەکانی بەجارێکی تر بەژایی دەنگدان بکەنەوە هەندێک خەڵکی تر دەنگ ئەدەن بۆ هەڵبژاردننی بەرپرسی پۆلیس شەریف لە شارەکانیانە لەبەرەوە هەڵبژاردنەکە تا ڕادەیەک ئاڵۆزێکی زۆری تیاوە پێویستی بە کاتێکی زۆر هەیە ئەم دەرفەتی دەنگدانی پێشوەخت کراوەتەوە تاوەکو خەڵک بتوانێت ئەوانەی کە کاتیان کەمەوە بتوانن دەرفەت ببینن لە دەنگدانی پێشوەختان دەنگی خۆیان بدەن نەک لە ڕۆژی دەنگدانە کە ڕوودیارە ڕۆژێکی ئاسایی دەوامە ڕەنگە چەندین بنکە ئەکرێتەوە بەڵام ڕەنگە زەختێکی زۆر لەسەر بنکەکان هەبێ یان لە ڕۆژانی دەوامە هەندێک کەس ئەگەر نەیەوێت دەنگ بدات ئەتوانێت لە ڕۆژی شەمە و یەکشەمە کە پشووە دەنگەکانی بداوە ئەمڕۆ بەردەوامە ئەو دەنگدانش لە ویلایەتی باشە ئەمە لەبارەی هەڵبژاردننی پێشوەختەوە من سەرکەوتاوەکو ئەو کاتێک کە دێمە وڵات دەمەوێت ینی کۆی زانایەکانت ئامادە بکەیت بەوەی کە لەبارەی پێشهاتەکان پێشبینیەکان دوا پێشهاتی بانگەشەکانی تەنانەت دێمە وڵات دواتر سەرکەوت بەڵێ وەک ئاماژەمان پێدا بەڕێزان خەسرە و ئەڵماسی شارەزا لە کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە واشنگتنەوە لەگەڵمان دەبێت ئەم کاتت باش کاک خەسرە و هەمیشە لە قسەکردن لەسەر گۆڕانکاریەکانی دوای هەڵبژاردننی سەرۆکاتی ئەمریکا قسەکان زیاتر لەسەر بانگەشەکانن پەیام و ئەو پرۆگرامانی کە دەخرێنە ڕوو لەلایەن هەردوو حەزبەوە لە ڕێگەی کاندیدەکانیانەوە ئێستا نوێترین ئەم پێشاتانی کە ئێستا هەنخێنەوەی ئێوە چییە بۆ ئەمەی ئێستا کە دەگوزارێت پێش ڕۆژی هەڵبژاردنەکە کاک خەسرە و بەداخەو دیارە دەنگی ناگات بە ئێمە دواتر دەچمەوە لای هەڵمە دەمێ بزانم ئەڵماسیان پێیانێمە لە ستۆکهۆڵمی پایتەختی سویدەوە لەگەڵمان دەبێت بەڕێزان هەڵمەت لەبارەی کاردانەوەکانی هەڵبژاردنەکان لەسەر وڵاتانی ئەوروپا چییە چۆن باز دەکرێت لەوێدا ئەوی ڕاستی بێ لە سەرانسەری وڵاتانی ئەوروپای ئەتوانین بڵێن بە شێوەیەکی گشتی زۆربەی وڵاتەکان چۆنە لە مەترسی خۆیان دەرەبڕن لە ئەگەری سەرکەوتنی ترامپ و بە هەڕەشەیەکیشی دانێن بۆ سەر ئاسایشی گەلانی جیهان و بۆ سەر ئاسایشی ئەو باش بە تایبەتی هەروەها بۆ زیاتر پەرەپێدانی ناکۆچیەکان لە جیهاندا هەروەها سەرهەڵدانی گروپی ئەوی زیاتر لە جیهاندا لە سوید لێرە هیچ حیزبەکان نایشاردەوە سەرجەم حیزبەکانی ناو پەرلەمانی سوید بەدەر لە حیزبی سویدە دیموکراتەکان کە بە حیزبێکی ڕەگەزپەرست ناسراون زیاتر ئەجینە هەموو حیزبەکانی تر بە ئاشکرا پشتیوانی کلێنتۆنەکەن و مەترسی خۆیان دەرەبڕن لە ئەگەری سەرکەوتنی ترامپ حیزبی دەسەڵاتداری حیزبی سۆسیال دیموکرات وەفدێکی ڕسمی خۆی نردووە کە بەشداری شەونەخوونی چاوەڕاکردنی ئەنجامی هەڵبژاردنەکان بکەن لەگەڵ لایەنگرانی حیزبی دیموکراتەکان واتە لەگەڵ جەماعەتی کلێنتۆنە واتە شێوەیەکی گشتی لە ئەوروپایە دڵڕاوچەیەکێ بۆ ئەم سەرکەوتن بەدەستبێنێ ئەوە دوور نییە کێشەکان پاڵۆتر بێ جەنگەکان بکرێنەوە ناکۆچیەکان لەگەڵ گروپە توندرەوەکانە گروپ ئیسلامیەکانە زیاتر دەبسێنێت کە زیانی هەبێت بۆ سایشی ئەوروپا هەروەها بۆ بەڵێ کاک خەسرە و دێمەوە لای تۆ ینی پرسیارەکەم لەبارەی ئەوە بوو کە خوێندنەوەی جیاواز بۆ پەیام و پرۆگرامی هەردوو کاندیدەکە دەکرێت ئەگەر ئەمە ببەستینەوە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە کە جەنابەت شارەزای لە کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆن لێکی دەدەیتەوە بەڵێ کاک شوار ئەوەندەی پەیوەندی بە پلانەکان و بانگەشەکانی ئەو دوو کاندیدەی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا هیلاری کلینتۆن و دۆناڵد ترامپەوە هەیە ئەوەندەی لە کەمپینەکانی ئەو جۆ بیستە بین سیاسەتێکی زۆر ڕوون و ئاشکرایان بۆ چارەسەرکردنی کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نییە بەڵام ئەوەی هەردوو کەمپینەکە لەسەری کۆکەن شەڕی دژی تیرۆرە شەڕی بنبڕکردن و
قەڵاچۆکردنی ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی ناسراو بە داعشە ئەوەندەی کە پەیوەندی بە کەمپێنەکەی ترامپەوە هەبێت بانگەشێواکە کە بە بڕوای ئەو سەرڕای ئەوەی کە لە پێشدا هەڵەیە کرا و ئەو هەڵەیە بۆتە هۆی ئەوەی کە داعش لەو ناوچێ سەر هەڵبدات بەڵام ئەو پرۆژەیەکی هەیە بۆ لە ناوبردنی ئەو گروپە تونڕەوە ئیسلامیە بەڵام بە ڕەچاوکردنی ئێلمنتی سەرپرایز وەکو خۆیڵە ینی وەکو مفاجئەیە کە و باسی بە ڕوونی و ئاشکایی پلانەکەی خۆی ناکا بۆی کە لە ناکاو پلانەکەی جێبەجێ بکات و هەر ڕەخنەشی لەم شەڕی مووسڵ گرتووە بەوەی کە هەموو شتەکان پێشتر ڕاگەیەندراوە و ئەو ئێلمنتی مفاجئایی تێدا ڕەچاو نەکراوە ئەوەندەی پەیوەند بە خاتوو هیلاری کلینتۆنەوە بێ ئەویش بە هەمان شێوە شەڕی لە بەبەراورد بە ئۆباما لایەنگری لە کردارێکی تونتر و قورستر ئەکا و ئەو پێی وایە نابێت هەنگاوەکان بەس بۆ بەرچەسکردنەوەی چالاکیەکانی ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی ناسراو بە داعش بێ بەڵکو دەبێت هەنگاوەکان بۆ لە بینبردن و لە ناوبردن و بنبڕکردنی ئەو ڕێکخراوە بێت. باشە ینی کەواتە وا تێ بگەین کاک خەسرۆ بە پرسیارەکەم بۆ شێوەی بە شێوەیەکی تر بکەمەوە ینی لە دوای هەڵبژاردنەکانەوە ینی بەدەر لە هەڵبژاردنەکانی ئەمریکاش لە ئێستادا زۆر باس لە گۆڕانکاری چاڕوانکراو دەکرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا گەرمە ببەستینەوە بە ئەنجامی هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی لە ئەمریکادات چۆن ئەم گۆڕانکاریانە دروست دەبن بە کاریگەری ئەنجامی هەڵبژاردنەکانەوە بە پێ لێکدانەوەت. کاک خەسرە و گوێت لێمە؟ بەداخەوە دیارە گوێ لە دەنگم نییە. هەڵبەت دێمە لای تو دەمێ بزان میدیاکان لە ئەوروپا بەگشتی چۆن باس لە هەڵبژاردنەکان دەکەن چاڕوانەکان بۆ هەڵبژاردنەکان؟ میدیاکانی ئەوروپا بە شێوەیەکی گشتی باس لە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکاکەن بەو شێوەی کە ئەو دوو پاڵێوراوە بە گوێرەی ئەو پێوانانەی کە تا ئێستا کراوە ئێجگار یەکسانن. لە هەمان کاتا زۆربەی میدیاکان ئەو هەواڵانە بایەخ پێدەن کە باس لە دەستدرێژی ترامپەکە بۆ سەر ئافرەتان بە تایبەتی دەوڵەتانی باکووری ئەوروپا وەکو سوید و جوودانی پارک و فنلەندا و ئیسلاند ئەمانە زۆر گرنگیەدەن بە مافی ئافرەتان و کاتێک کە بۆ هەواڵانە بیستن ئێجگار ناڕەزایی خۆیان نیگەرانی خۆیان دەرەبن بە شێوەیەکی گشتی بە ئاشکرایان تەنانەت حکوومەتەکان پەرلەمانتارەکان ئاشکرا پشتیوانیەکی ئاشکرا بۆ کلینتۆن و بۆ دیموکراتەکان خەنە ئاراوە لە بۆی ئێجگار دوودڵن لەوەی کە کەسێکی ترامپ ئەو دەسەڵاتی پێبخشرێ لە وڵاتە گرتوەکانی ئەمریکا چکاریگەریەکی ئەبێت بۆ سەر ئەوروپا بۆ سەر دارایی ئەوروپا بۆ سەر سایشی ئەوروپا. بەڵێ سپاس بۆ هەڵمەتسێن پەیامبێری نارتی لە ستۆکهۆڵمی پایتەختی سوید سپاس بۆ سەرکەوت شەمسەدین پەیامبێری نارتی لە ویلایەتی ئۆهایۆ لە ئەمریکا.